بینەرانی پۆدکاستی ڕۆح لە هەر شوێنێک بن دووبارە سڵاوی خواتان لەبێتن لەگەڵتانین لە پۆدکاستی ڕۆح و میوانێکی ئازیز زانا و مامۆستا دکتۆر بەشیر حەداد کە لە بەشی یەکەمدا گفتوگومان لەبارەی ئەوە کرد کە خوا بۆ ئێمەی دروست کردووە و کە عیبادەتی خوا دەکەین، چۆن عیبادەتی خوا دەکەین. دکتۆر دووبارە بەخێر بن. لە بەشی یەکەمدا باسی ئەومان دەکرد کە پێویستە خوامان خۆش بوێتن بۆ ئەوەی لە عیبادەتدا ینی نەک لە ترسی خوادا بێتن. دەمەوێت هەر لەبارەی عیبادەتدا خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لشوينك ديكاش دفرمت بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. كواتا لهردو شوينك داني بروجوبا بأوي بتقوابا كخوا ئێمەی دروست کردو بۆ ئێمەی دروست کردە بۆ عیبادەتی خوا بکەین، بۆچی عیبادەتی خوا بکەین بۆ ئەوەی بەتەقوا بین. تەقوا لێرەدا چۆن ئەمانە هەمووی کۆ دەکاتەوە دکتۆر؟ خوای گەورە کە باسی لە فەرزەکان کردووە، چ نوێژ، چ ڕۆژوو، چ حەج، چ زەکات، هەموو ئەوانە ئامانجەکەشت پێ دەڵێ، واتە هەدەفەکەی پێ دەڵێ بۆ نوێژ بکە. بۆ نمونە کە خوای گەورە باستا نوێژ دەکات دەفەرمێ وأقم الصلاة، نوێژ بکەن بۆ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، چونکە نوێژی ڕاستەقینە تۆ دوور دەخاتەوە لە کار و کردەوەی خراپ و لە گفتار و قسەی خراپ، واتە لە ڕێگەی خراپ دوور دەخاتەوە. بۆیە کەواتە ئامانجی نوێژ ئەوەیە کە تۆ دوور بخاتەوە لە خراپە. لە کاتی بەڕۆژبوون وەکو ئاەتەکەی جنابەت خوێنتەوە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بو فرزم كدوا بروجوبي لعلكم تتقون، تا خو باريز بن تقوى واتا خو باريزي. لزكاة بدا بو حتى طلو درونيا خاوين كي وتطهرهم وتزكيهم بها خاوين كرنوا بڕۆ حەج بکەن بۆ ليشهدوا منافع لهم، تا سوود بۆ خۆتان ببینن لە هەموو بوارەکاندا. واتە هەموو عیبادەتەکانە کە تەماشا بکەین هەموو بۆ سوودی مرۆڤەکانە، بۆ خاوێنکردنەوەی مرۆڤەکانە. وشەی تەقوا لە ئەسڵەکەی لە وقایەوە هاتووە، لە زمانی عەرەبی لە ئەسڵەکەی دەگێتەوە وقا یەقی وقایەتەن. وقایە یعنی خۆپارێزی. ئێمە بیستومانە لە ڕێنمایە تەندروستیەکان دەڵێ الوقایەة خەیر من العلاج، یعنی خۆ بپارێزەتانە خۆش نەبی باشتر لەوەی نەخۆش بی دوایە دەرمان بەکاربینی. ئەم وقایەیە خۆ پارێز بە لە کاریکردنەوەی خراپ، لە هەموو ڕێو شوێنی خراپ، لە هەموو ئەو شتانەی کە خوا قەدەغی کردووە. خۆت بپارێزە لە غەزەبی خوا، لەوەی کە خوا لێت تووڕە بێ. خۆت بپارێزە لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە، کەواتە ئەمە تەقوایە. ئینسانی متەقی چێیە؟ ئینسانی متەقی ئەو کەسە نییە کە زۆر نوێژ دەکا. ئینسانی متەقی ئەو کەسە نییە کە زۆر بە ڕۆژوو دەبێتیان کە ڕیشەکی پانی هێنا. ئینسانی متەقی ئەو کەسەیە کە نوێژ و ڕۆژوەکانی وای لێ دەکات دوور بکەوێتەوە لە خراپە، دوور بکەوێتەوە لە کار و کردەوەی خراپ. ئەوە ئەسڵی تەقوایە و ئەو ئامانج و هەدەفی هەموو عیبادەتەکانە. ئەسڵەن خوای گەورە ئەم عیبادەت و شەعائیرانەی داناوە، نوێژ و ڕۆژ و زەکات و حەج دایناوە بۆ ئەوەی سلوکی ئینسان، ڕەوشتی ئینسانی پێدروست بێ، ڕاست بێ. کەواتە ئەگەر تۆ نوێژە کرد بەڵام ئەو نوێژە تۆی دوور نەخستەوە لە کار و کردەوەی خراپ، وەکو دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، کەواتە هەر سەڵاتێک ئەگەر تەنهای نەکرد لە فەحشا و منکر تۆ هەر بڵێ نوێژەکەمەوە نوێژ نییە لای خوای گەورە. کێشە لە خۆمانە لە نوێژەکە نییە، فێڵ لە خۆمان دەکەین. ئەمە نوێژ نییە تا ئێوارێ تۆ لە سەفی یەکەمیش نوێژ بکەمە نوێژ حساب نییە. ئەو نوێژە کە تۆ
دوور خاتەوە لە خراپە تۆ هەتا ئێوارە بە ڕۆژوو بە بەڵام ئەو بە ڕۆژووبوونە تۆ دوور نەخاتەوە نەتگەینیتە لەعەلەکم تەتەقون خۆ بپارێزی لە خراپ لە کار و کردەوە و لە قسەی خراپ ئەوە بە ڕۆژووبوون نییە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هەر کەسێک لە کاتی بە ڕۆژووبووندا واز لە قسەی خراپ و لە کردەوەی خراپ نەهێنێ ئەوە با خۆی ماندوو نەکا با خۆشی برسی نەکا ئەمە ڕۆژوەکەی لێ وەرناگیرێ بە هەمان شێوە ئێمە هەندێک حساباتی هەڵەمان هەیە بەڕاستی بەغەڵەت لە عیبادەت گەیشتوین عیبادەت ئێمەوە دەزانین کە نوێژت کرد یعنی عیبادەت کرد کە بە ڕۆژوو یعنی عیبادەت کرد خڕوانیە ئەوە هەموو عیبادەت نییە لە پاشان تۆ کە نوێژ دەکەی ئەو نوێژە کە ڕاوەستای بەرامبەر قبلە الله ئەکبەر سوورەتی فاتحە خوێند ڕکوع سجود تەواو ڕکعەتێک دوو ڕکعەت چوار ڕکعەتی خۆت تەواو کرد لە پاشان سەلامت داوە کە سەلامت داوە ئەو نوێژەی کە تۆ کردت ئەو حەڕەکاتانە ئەمە چوارچێوەی نوێژە ئەمە چوارچێوەی نوێژە ئەدیکوا ناوەڕۆکەکەی ناوەڕۆکەکەی ئەوەیە کە تۆ لە دوای ئەو نوێژە چەندە کاریگەر دەبێت لەسەر تۆ چەندە کاریگەر دەبێت لەسەر ڕەوشتت لەسەر ئەخلاقت لەسەر دەکا کاریگەر بێ ئەوە تێگەیشتن لە ئەسڵ و معنای نوێژەکە کە تۆ بەرامبەر خوا ڕاوەستای لەو نوێژە زانیت ئەو نوێژە بۆ خوایە زانیت ئەو نوێژە واتە ئەمە بەڵێنێکە دەدەیە خوا ئەمە تۆ پەیمانێکە دەدەیە خوا قسە لەگەڵ خوا دەکەی نوێژ واتە قسەکردن لەگەڵ خوا بەخوا دەڵێ ئیاکە نەعبود وإياك نستعين بخوا دڵی خوایە من تەنها تۆ دەپەرستم من تەنها بە قسەی تۆ دەکەم بە قسەی هەوا و نەفسم ناکەم ناچمە لای خراپە کە تۆ ئەو بەڵێنەتدا لە دوای سەلامەوە هاتێ دیسان کار و کردەوەی خراپی خۆت کرد کەواتە تۆ لەو بەڵێنە ڕاستگۆ نەبوویت بۆیە من دەڵێم نوێژ ئەو کات دەست پێ دەکا نوێژی ڕاستەقینە ئەو کات دەست پێ دەکا کە تۆ سەلام دەدەیەوە کە دەڵێ السلام علیکم بەڕەحمەت الله السلام علیکم بەڕەحمەت الله ئەوە مانای کۆتایی هاتنی نوێژ نییە ئەوە تۆ تازە دەستت بە نوێژ کرد بە ڕۆحی نوێژ بەرنامەکەت ناوی ڕۆحە ڕۆحی نوێژ لە دوای سەلامدانەوە دەست پێ دەکا کە دەردەچی لە مزگەوت بۆ دوکان بۆ بازار بۆ ماڵەوە کە تێکەڵی خەڵک دەبی ئەو نوێژە چەندە کاریگەری لەسەر تۆ هەیە واد لێ دەکات درۆ لەگەڵ مشتری نەکەی حیلە و غەش لە کڕین و فرۆشتن نەکەی درۆ نەکەی زوڵم لە کەس نەکەی قۆڵبڕی نەکەی شت و کاڵا گران نەکەی لەسەر خەڵکی دەچێ ماڵەوە ڕوت خۆشبی لەگەڵ ماڵەوە زمانت شیرین بی لەگەڵ خێزانت لەگەڵ منداڵەکانت ئەمە کاریگەری نوێژە بە ڕۆژبوونش بە هەمان شێوە کە مانجی ڕەمەزان تەواو دەبێ آخر ڕۆژی ڕەمەزان کە تەواو بوو دەڵێ وەڵا ڕەمەزان خلاص بە ڕۆژبوون خلاص نا ئەوە چوارچێوەی نوێژ بە ڕۆژبوون خلاص بوو بەڵام ڕۆحی بە ڕۆژبوون ئەو کات دەست پێ دەکا کە سیەمین ڕۆژی مانجی ڕەمەزان تەواو دەبێ دکتۆر ئەمە بڕیارە یان چۆنیەتی بە ڕۆژبوونەکە دەبێ ئەو تەسیرت لێ بکات دەبێ وابێ نەهر دەبێت تو ئەو بڕیارە بدەیت دەبێ وا لە نوێژ و ڕۆژی تێ بگەیت بەس خۆی گەورە دەفەرمێت ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر يعني نوێژەکە وات لێ دەکات نەک خۆت وات لە خۆت دەکەیت آخر کاریگەری نوێژەکە لەسەر تۆ کاریگەری نوێژەکە لەسەر تۆ وا دەکا تۆ مۆبایلەکەت شەحن دەکەی باشە پاتریەکە شەحن دەکەی ئەو پاتریە مۆبایلەکەت بەکاردێخی یان ئەو ئەنێرجی وزەیە کە ناو پاتریەکە هەیە ئەنێرجیەکەیە وەنیە لەناو خۆدایان پاتری هەیە بەڵام ئێنەرژی تێدا نیە ئەو شەحنەی کە لە ناو پارتیەکەت دای ئەوە وا دەکا ئەو نوێژە ئەو شەحنەی کە لە ناو نوێژەکە هەیە کە تۆی شەحن کردووە دڵی تۆی شەحن کردو ئەوەیە کە واد لێ دەکا تۆ بەردەوامبی لە کار و کردەوەی باش و دوورکەویەوە لە خراپە فلەبەر ئەوە تۆ کە ڕەمەزان تەواو دەبێ ئەو ڕەمەزانە ئەو سی ڕۆژە ڕەمەزانە چی لە تۆ کردووە چۆن تۆی شەحن کردووە تۆ بتوانی بۆ ماوەی 11 مانگ ئەو ژیانە بەڕێوە بەری تۆ 2 سەعات ئەم مۆبایلی خۆت پاتێکی خۆت شەحن دەکەی وا دەکا 10 سەعات کار بە مۆبایلەکەت دەکا وانە ئێمەش ئەو سی ڕۆژە کە شەحم بووین ئەو سی ڕۆژە پێویستە 11 مانگ
ئیشم پێ بکە کارم پێ بکە بۆ دوورکەوتنەوە لە خراپە. چەند گوناحمان زیاتر بوون ئەوە شەحنەکەش زیاتر ئەکیدەوە بە درێژایی ئەو شەحنە آخر بۆیە بەردەوامە هەموو ساڵێ تۆ ئەو مانگە کە بە ڕۆژوو بووی شەحنەکی بە قووەتت هەیە تا دەڕوا هەتا دەگاتە ڕەمەزانێکی دیکە لەوێ زەعیف بووە دیسان ڕەمەزانێکی دیکە شەحن دەکەیەوە بە قووەت دەبێت دیسان نوێژش ئاوا بۆ 5 نوێژە ڕۆژێ تۆ کە نوێژ بەیانی دەکەی شەحنێکی باشی دایە باشە ئەو شەحنە بەردەوام دەبێت تا نیوەڕۆ کە نیوەڕۆ زەعیف بوو لاواز بوو لەگەڵ تێکەڵی خەڵکو و بازار و قسە و بینە و بەردە و نەزەر و نازانم چی ئەو شتانیسان تووشی گوناه دەبێ كل ابن آدم خطأ لە نوێژی نیوەڕۆ دیسان شەحنەکە نوێ دەکەیەوە لە نیوەڕۆ تا عەسر شەحنەکە زەعیف دەبێتەوە دیسان لە عەسر نوێی دەکەیەوە ئابە شوەیە ئەمە دەبێت ئاوا لە عیبادەت بگەین بەڕاستی ئەو عیبادەتش کە تۆی وا لێ کرد ڕەوشتت جوان بێ و هەڵسو کەوتت جوان بێ لەگەڵ شێ لەگەڵ خەڵک واتە تۆ دەبێ مرۆڤ دەبێ ئینسان دەبێ لە ئیمانەوە دروست بێ هیچ ئیماندارێک هیچ مسلمانێک ئیمانەکەی تەواو نابێ تا ئینسانێکی تەواو نەبێ تا نەبێتە مرۆڤێکی تەواو تا مرۆڤ دۆست نەبێ تا خۆشەویستی مرۆڤەکان لە دڵی نەبێ تۆ کە خوات خۆشویست دەبێ خەڵقی خواشت خۆش بوێ دەبێ هەموو دروستکراوەکانی خواشت خۆش بوێ دکتۆر ئەمەش بەشێکە لە عیبادەت هەر لەسەر ئەمە ئەی زۆر جار خەڵکانێکێن ئەو ڕەخنە دەگرن دەڵێن لە وڵاتانی ڕۆژئاوا خوانە ناسن و هیچ ئیمانیان بە لەوانەیە هەندێک کەسە من ئیمانیان بێ شتێک نییە بەڵام دەڵێن هەڵسو کەوتی مرۆڤیان هەیە ئینسانیەتیان لایەن هەیە ئەی ئەم ئینسانیەتە و لەگەڵ ئەمەی کە دڵێن ئەو ئیمانەی لای نەبێت ئینسان نییە چۆن لێک جیا دەکەینەوە دەزانی من گوتم ئیمانی ئیماندار و دینی دیندار تەواو نابێ تا نەبێتە مرۆڤێکی باش و هەروەها ئینسانیەتی هیچ ئینسانێکیش تەواو نابێ تا ئیمانی تەواو نەبێ واتە ئیمان لەگەڵ ئینسانیەت بەیەکەوە دەتکاتە مرۆڤێکی تەواو تۆکمە بەڵام تۆ دینەکەت هەبێ بەڵام ئەو دینە وەت دێنەکە ئینسانی بێ ڕۆحێکی ئینسانی تەبێ دینەکەت ناقسە و تۆ ئینسان بی هەموو سیفەتێکی جوانت تێدابی ڕێزدە خەڵک بگری درۆنەکەی دڵسۆز بێ لە کاروبارەکەی خۆت پاک و خاوێن بیر وەکو ئەوروپا بەڵام ئیمانت نەبێ ئەوەش دیسان نقستانە تەواو نییە دەبێ هەردووچی هەبێ ئینسانیەتی ئینسان تەواو نەبێ مەگەر بە ئیمان نەبێ و ئیمانی ئیمانداریش تەواو نابێ ئللا بە ئینسانیەت و ڕۆحی ئینسانیەتەوە نەبێ چونکە ئێمە زانە تەماشاکە دوو پەیوەندی لە مرۆڤ داوا کراوە خوای گەورە داوای دوو پەیوەندی لە ئێمە کردووە ئەم دوو پەیوەندی خۆت ڕێک بخە تۆ هیچ شێشت نابێ لە دنیا و لە قیامەتیش یەکەم پەیوەندیەکی ئاسۆییە دووەم پەیوەندیەکی ستونیە ئەمودی پەیوەندی ئاسۆیی لەگەڵ خەڵکەکان عیلاقەتت لەگەڵ خەڵک باش بێ عیلاقەتت لەگەڵ خوش باش بێ کە تۆ خوات ناسی کە بوویە خواپەرستێکی تەواو کە بوویە مسلمانێکی تەواو ئیماندارێکی تەواو گەیشتە دەرەجەی ئیحسان ئەو کات هەڵسو کەوتە لەگەڵ مرۆڤەکانیش جوان دەبێ وانە بۆیە تۆ ئەم عیلاقەتت لەگەڵ خوا دەبێ ڕنگ بداتەوە لەسەر عیلاقەتت لەگەڵ مەخلوقاتی خوا لەگەڵ خەڵک باش بێ لەگەڵ ماڵ و منداڵ لەگەڵ جیران لەگەڵ ئەوی دیکە وەکو گوتم درۆ نەکەی غەش نەکەی حیلە نەکەی قۆڵبڕی نەکەی زوڵم نەکەی تەعەدا نەکەی غەیبەت نەکەی ماڵی نەخۆی حەقی نەخۆی ئەوانەی هەموو کە مافی خەڵکە بەسەر تۆوە دەبێتەوە ئەمە جێبەجێ بکەی لەبەر ئەوە دوو جۆرە عیبادەتمان هەیە یان عیبادەت دەکرێت بکەینە دوو بەش عیبادەتێکی شەعائیری عیبادەتێکی تەعاملی من دکتۆر هەرداونا بۆ هەر ئەو پرسیارە بکەم ئمە کە خوای گەورە دەفەرمێتن ئەوەمە خەلقت الجینە والئینس إلا ليعبدون ئێمە هەموو فەرائیدەکانی خوا عیبادەتن ئایا عیبادەتەکان بەتەنها فەرائیدەکانن یان هەر کۆمەڵێکشتی دیکەش هەنە دەچنە ژێرخانەی عیبادەتەوە ئەو فەرائیدانەی کە خوای گەورە لە سەمانی فەرز کردووە ئەمە دەچێتە بازنەی عیباداتی شەعائیری واتە شەعیری نوێژە ڕۆژوە زەکاتە باڵێ حەجە و ئەوەیە ئەم عیبادەتە دەبێ ڕنگ بداتەوە لەسەر بازنەکەی دیکە بازنەیەکی گەورەمان هەیە پێوێ عیبادەتی تەعاملی واتە تەعاملت لەگەڵ خەڵک
هەڵسو کەوتت لەگەڵ خەڵک ڕەوشتت لەگەڵ خەڵک چۆن بێ چۆن ڕێزیان لێ بگری چۆن لەگەڵ ڕازگۆ بێک و باسمان کرد وەفا و هاریکاری و درۆ نەکردن و زڕم نەکردن تەعەدا نەکردن ماڵی خەڵک نەخواردن ئەمە عیبادەتێکی تەعاملیە دەبێت ئەم عیبادەتە شەعائیریە ڕەنگ بداتەوە لەسەر عیبادەتی تەعاملی ئەگەر تۆ عیبادەتە شەعائیریەکەت چەند بەقووەت بێ چەند نوێژ و ڕۆژیت باش بێ بەڵام لێرەدا ناجح نەبووبی لە عیبادەتی تەعاملی لەگەڵ خەڵک زەرل دەکەی بەس خۆی ئەگەر لەوەیدا دروست بووین دکتۆر ئۆڕێدی ئەوەی تریش بەخۆی دێتێن ئەگەر ئێمە نوێژەکەمان بە دروست کرد خۆی ئەخلاقیاتیشمان لە دروست دەبێت ئەگەر ڕۆژەکەمان بە جوانی گرت ئەوەی دیکە مەفروزەوا بێ مەفروزە بەڵام مەرزیە مەرج نییە چۆن مەرز نییە تۆ تەماشاکە ڕۆژانی جومعە باشە ئێستا لە هەموو کوردستان نزیکەی 5,000 6,000 مزگەوت هەیە باشە لە زۆربەی هەرە زۆری ئەوانە خودبە دەکرێ و هەموو مزگەوتەکانی کوردستانیش ڕۆژانی جومعە یان پڕ دەبن یان لە دەرەوەی مزگەوتیش نوێژ دەکرێ وانە ڕاست هیچ مزگەوتێک نییە کە جومعە بەتاڵ بێ ئەوانەی کەوا خودبەی تێدا دەکرێ باشە ئەو هەموو خەڵکە ئەوەی کە نوێژ دەکا جومعە ئەگەر وەکو جنابر گوتت هەمووی ئەو عیبادەتە شەعائیریە ڕنگ بداتەوە لەسەر تەعاملیەکەی باشم عیبمان چ دەمێنێ پاشەدی بۆ کۆمەڵگا تەماشا دەکەی ڕۆژ بە ڕۆژ بەدڕەوشتی زیاتر دەبێ و ڕۆژ بە ڕۆژ درۆکردن فێڵکردن لە خەڵک و زوڵم و تەعەدا و قۆڵ بڕین و لە بازاردا شت گرانکردن و نازان بەشێکی زۆریشان هەر ئەوانن کە دێنە مزگەوت ئەوانە کەواتە نوێژ دەکا عیبادەتە شەعائیرەکە هەیە بەڵام تەعاملەکەی تەواو نییە ئەمە لە فەرمودەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان ڕوون دەکاتەوە ئەم دوو جۆرە تەعاملە ئەم دوو جۆرە عیبادەتە شەعائیری و تەعاملیە لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ئەتەدرون من المفلس ڕۆژێک لە سەحابەکان دەپرسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا دەزانن ئێوە مفلیس چێیە ئەوانش گوتیان یا رسول الله المفلس فينا من لا درهم له ولا دينار ئێمە وا باوە لەناومان مفلیس بەو کەسە دەڵێن کەوا پارەی نەمینێ وانە یعنی زەرە لێ کردو پارەی نەماوە مفلیس بووە فەرمووی نا مفلیسی قیامەت من دەڵێم مفلیسی قیامەت لە ئومەتی من ئەو کەسەیە کە ڕۆژی قیامەت هاتووە نوێژێکی زۆری هیناوە بە ڕۆژوبوونێکی زۆری هیناوە یعنی عیبادەتی شەعائیرێکی زۆری لەگەڵ خۆی بردووە بۆ ناو قەبر و قیامەت زۆر نوێژی کردووە زۆر شەو نوێژی هەیە زۆر بە ڕۆژوبوونی سنەت هەیە حەج و عومرەی زۆر هەیە ئەوانەی زەکاتی زۆر هەیە زۆر هەیە دەڵێ وەڵڵا تەواو منتازە دەبەمەوە لە قیامەت لە ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەر خوای گەورە ڕای دەگرێ دەڵێ کەسێک هەیە مافی لەسەر ئەو عەبدەی من هەبێ کە ئەوەندە عیبادەتی لەگەڵ خۆی هێناوە تەماشاکە خەڵکانێکی زۆر لەو لاوە دێن دەڵێن خوایە ڕایگرە ئەوە مافمان لەسەر ئەوە هەیە مافت چییە یەک دەدرێ جوێنی بە من داوە ئەوی کە دەڵێ ماڵمی خواردووە ئەوی کە دەڵێ زوڵمی لێ کردوم ئەوی کە دەڵێ غەیبەتی کردوم ئەوی کە دەڵێ لێی داوم کەواتە تەعاملی لەگەڵ خەڵک هەموو دێن ئەوانە داوای مافی خۆیان دەکەن ئێ باشە چیت دەبێ هەندێک لەو عیبادەتێکی هێناویەتی بیداتە من اینجا من گەردنی ئازادەکەم ئەوە کەنجی لە ساحەی مەحشەر ڕۆژی قیامەت باشە تۆ وەرە ئەوەندە عیبادەتی ئەو بۆ تۆ گەردنی ئازاد بکە بڕۆ وەرە دووەم ئەوەندە عیبادەتە بۆ تۆ بڕۆ هەموو دێن عیبادەتەکە تەواو دەبێت نامێنێت چکە هەمووی بەخشا بەڵام هێشتا خەڵک ماوە داوای مافی خۆی دەکا خوا دەفەرمی باشە ئەوە عیبادەتی نەما چتا بدەینێ مادەم وایە گوناهی ئێمە بخەسەری گوناهی ئەوان دەخەوتە سەر ئەو کابرایە اینجا وازیە دەینن کەواتە ئەو ئینسانە کە ڕۆژی قیامەت عیبادەتێکی زۆری بردووە لەگەڵ خۆی بەڵام تەعاملێکی خراپی بردووە ڕەوشتی خراپ بووە لەگەڵ خەڵک ئایا لە قیامەت دەرچوو یان دەرنەچوو ويطرح في النار دەچێتە ئاگری جەهەنەم کوا ئەو هەموو بەقەت چیایەک ڕۆژ و عیبادەت و نوێژی بردووە کوا درا ئەو خەڵکانەی کە ڕەوشتی لەگەڵی باش نەبوون جا ئەگەر هەندێک سادێکین ئەو ڕەوش خراپی دەچێتە خانەی چی و چی داگەر بۆ ئێستا بۆ بینەران ڕوونکەینەوە بزانە یەکەم ئەو ڕۆ مەسەلەن گرنگترینشی درۆکردن لەگەڵ خەڵک فێڵکردن لە خەڵک لە تیجارەتدا لە بازاردا لە بازار کابرا دوکاندارە خۆی بە موسڵمان دەزانێ و بە ڕۆژوشە ڕەمەزانە شتی خراپی هەیە خورمای خراپ جلوبەرجی کەونی
نازان چی هەموو لە مەخزانەکان دەردێ کورە دەی ڕەمەزانە دەڕوا خەڵک دێ قەڵەباڵغا دەڕوا بابی ڕوێنین بە ناوی باشەوە یان ئیکسپایرەکەی تەواو بووە تاریخێکی دیکەی لەسەر دەدا ئەمەیان فێڵە شتی خراپ دەرخواردەدا دەڵێ مەشتی باشە درۆ دەکا شت گران دەکا لە هەموو دنیا وایە لە مناسەباتەکان بازار هەرزان دەبێ بەڵام لا ئێمە گران دەبێ گرانکردنی شت لەسەر خەڵک باشە فێڵکردن درۆکردن غەیبەتکردنی خەڵک گوێندان لە سوۆسیال میدیا سوۆسیال میدیا ئەوڕۆ دەردێکی کوشندەمان هەیە خەڵک بە کەیفی خۆی قسە دەکا عەرز و ناموسی خەڵک حراج دەکا گوێن دەدا قسەی ناشیاو دەڵێ قسەی ناحەق دەڵێ غەیبەت دەکا غەیبەتی خەڵک دەکا ناموسی خەڵک باز دەکا وێنەی ڕسمی خوشکی تۆ کچی من خێزانی تۆ بڵاو دەکاتەوە ئەمانە هەمووی بەشێکن لەو تەعاملە خراپە لەو ڕەوشتە خراپانێک ئەمڕۆ هەیە زوڵم و تەعەدا دەسەڵاتدارێک دەسەڵاتی هەیە زوڵم دەکا تعدالەکە مافی خەڵک دەخوا مافیان ناداتێ کابراایەک کرێکارێک دەگرێ کرێکارەکە ئیشی پێدەکە ماندووی دەکا بەڵام کرێەکەی ناداتێ وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه ئەمە تۆکە ئەم کابراایەت ئیش پێکرد ماندوو بەڵام کرێکەت نەدایە مافەکەت نەدایە ئەمە دیسان حەقی زوڵمە تەعەدایە با کابرا نوێژش بکە با غەورە بکە لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆی نەرم نییە ئەمە ڕەوشتێکی خراپە بابە لە ماڵێ توندە لە ماڵێ دائیمەن زمانێکی زبری هەیە نوێژەش دەکا بەڕۆژووە لە سەفیەکەمیش نوێژە دەکا زۆر موسڵمانێکی تەواوە بەڵام لە ماڵەوە لە جیاتی ڕەحمەت بێ زەحمەتە لەگەڵ کچەکەی خۆی زۆر توندە لەگەڵ منداڵەکانی خۆی توندە لەگەڵ خێزانەکانی خۆی توندە خێزان بەرامبەر بە مێردەکەی خۆی ڕێزی ناگرێ ئەمانەیە لەگەڵ جیرانی خۆت خراپە ماڵی یەتیم دەخوا ئەمە بەشێکە لەو شتە خراپانەیە کە ئەمڕۆ لە ناومان باوە زۆر باشە دکتۆر با کوتا قسەمان ئەوە بێتن لە بەری کاتەکەمە وابزانم دەرێنە دڵێت تاوا بوو ئێمە باسی ئەومان کرد کە خوا عیبادەتی خوا بکەین ئەگەر بڵێم نەسیحەتی جەنابتان بۆ ئەوانەی بۆ خەڵک کە چۆن عیبادەت دەکەن یعنی ئادابی عیبادەتکردنەکە چۆنە دەبێت چۆن بێت نوێژ بکات چۆن بە ڕۆژوو بێت بە چ نەفسیەتێکەوە طبعاً لەبەرەوەی کە دەڵێت ئینەمە الأعمال بالنیات هەموو شتێک بە نیەتەکەیە چۆن خۆی حازر کات ڕوحیەن نەفسیەن بۆ عیبادەتەکە بە کۆتا قسەمانەوە بێ من لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ كل ابن آدم خطاء هەموو بەنی ئادەمێک معڕەز بە ئەوەی کە هەڵە بکە غەڵەت بکە گوناه بکە هەمومان گوناهبارین هەمووشمان گوناه دەکەین بەڵام کە تۆ گوناهێک کرد دوود کرد سێت کرد مانای ئەوە نییە خوای گەورە دەرگای داخستووە خوای گەورە ئێمەی خۆش دەوێت خوا بەندەکانی خۆی خۆش دەوێت ئەو کەسەی کە زۆر گوناهی کردووە زۆر دزی زینا نازانم چی ئەوانەی کردووە زۆر کە خۆی بە خۆی دەڵێ من تاوانبارم زۆر پیسم من اینجا خوای گەورە بانجی دەکا دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أي أو بندي من أي أو عبدم كزور جناهد كردوا قد به ومبا بس أجر بقريوة لاي من لدرجان بدا من درجات بودا كموا بس بشيمان بوا بس بلين بدا ئەلێرەوە واز بینی جارێکی دیکە و خراپانە نەکەی هەموو گوناهەکان ڕەش دەکەمەوە خوای گەورە هەمووی ڕەش دەکاتەوە ئەوەی تۆ ڕەش دەکاتەوە هەمووی ڕەش دەکاتەوە خوای يغير لهم سيئاتهم حسنات ئەوجا هەمووشی بۆ دەکاتە چاکە و چاکەکاری بەس مەگەر ئەگەر وابێ دەبێ ئاگای لەوە بێ ئەگەر مافی خەڵکی لەسرە دەبێ مافی خەڵکی بدا ماڵ یەکێکی خواردووە یان جوێنی بێچێکە داوایان تەعەدەرێکێک بچێگە دنی خۆی پێ ئازار بکە چونکە خوا دەفەرمێ من لەو شتانەی کە مافی منە خۆش دەبم بەڵام مافی خەڵک دەبێ بچی خۆت داوای لێبوردن لێ بکەیت فلەبەر ئەوە هەمومان معڕەزین غەڵەت بکەین هەمووشمان هەڵەمان کردووە بۆیە ئەو مانگە مانجی گەڕانەوەیە مانجی ڕزگاربوونی بەندەکانە لە ئاگری دۆزەخ بۆیە خوای گەورە بە شەو دەرگای تەوبە دەکاتەوە تا ئەوانەی بە ڕۆژ گوناهیان کردووە تۆبە بکەن بە ڕۆژ دەرگای تۆبە دەکاتەوە ئەوانەی بە شەو گوناهیان کردووە من لێرەوە داوا لە خۆم دەکەم اینجا داوا لە خوشک و برایانم دەکەم ئەو مانگە با بکەینە مانجی گەڕانەوە بۆ لای خوا مانجی پەشیمان بوونەوە مانجی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ خوا لەگەڵ بەندەکانی خوا ئەگەر ڕاست دەکەی خوا من خۆش دەوێ با لەگەڵ بەندەکانی باش بین
زمانێکی شیرینمان هەبێ هەمومان پێویستە سەدەقە بکەین سەدەقە و سەدەقەشتان هەبە بە پارە ناکرێ إلا بە حیوان کوشتنێک ناکرێ نا الكلمة الطيبة صدقة وتبسمك في وجه أخيك صدقة بڕوخۆشی لەگەڵ خەڵک بدوی سەدەقەیە وشەی جوان لە دەو دەربچێ سەدەقەیە معاملەیەکی جوان سەدەقەیە بۆیە یەکەم شتیشکە ئاوەدانی کەینەوە ماڵی خۆمانە ماڵ و منداڵی خۆمانە ئێواران دەست لە ملی منداڵەکانی خۆمان بکەین ماچیان بکەین و خۆشمان بوێ لەگەڵ خێزانەکانمان بینمان خۆشکەین ئەگەر ناخۆشیەکەیە چاچیکەینەوە با داوای لێبوردن لەیەکدی بکەین داوای لێبوردن ئەمە کللتورێکی زۆر زۆر گەورەیە هەمومان ئەو توانایەمان تێدا هەبی ئەگەر هەڵەیەکمان کردیان ئەگەر دڵی کەسێکمان شکاند بچین داوای لێبوردن لێ بکەین خوای گەورە زۆر پێی خۆشە کەسێک داوای لێبوردن بکە و پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من ڕۆژەی زیاتر لە 100 جار داوای لێبوردن لە خوا دەکەم باشە کە پێغەمبەر داوای لێبوردن بکە بۆ من شەرمم بخۆ بێ داوای لێبوردن لە خێزانەکەم لە کەسێک لە برایەکەم لە جیرانەکەم بکەم ومێدەوارم ئەو مانگەمان بێتە مانجی عیبادەتی ڕاستەقینە بەقەدەر توانە ئەگەر دنیای شەیتان یعنی گوناهی چیش پێکردین نەزەرێک قراپەیەک شتێک زوو بگەڕێنەوە زوو لەخوا پاڕێنەوە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێ خۆ ئینشەڵڵا عیبادەتەکانی ئێمە بەخۆی حساب بکەن زۆر سپاس زانا و دکتۆر بەشیر حەداد مامۆستاینی بینەرانی پۆدکاستی ڕۆح تا پۆدکاستێکی تر لەژێر چاودێری خوا دەبمێنن